تۆ زانیت بەس کە چاوەکەی تۆ ئەبینی یعنی چی؟ معنای زۆر زۆرە کوڕم. ئەلەم نەجعل لەه عەینەین وەلیسانًا وەشەفەتەین. خوای گەورە فەرمێ ئایا من دوو چاوی سرم بۆ ئینسان دروست نەکرد و لێ و زمانیشم بۆ دروست نەکرد؟ الله، کەواتە ئەمە یەکێکە لە نیعمەتە گەورەکانی پەروەردگار بەسەرمانەوە کە ئاراستەمان کات بۆ ئەوەی کە ئەو چاوەی کە بۆ شت پێی ئەگەڕین بزانین جارێ خۆی دەچی دروست بووە. ئەم ڕووناکیە چێتە ناوە ئەبێ بچێتە سەر شوێنێک لە شەبەکیەیە. شەبەکیەش لە پشتەوەیە. پەردەی سێمی چاوە. پەردەی یەکەم سکلێرایە، پەردەی دووەم ئەوەیە کە بۆری خوێنەکانی تایە، پەردەی سێم ئینجا شەبەکی ڕەتینایە کە ڕووناکی ئەگاتە ئەوێ. شوێنێکی هەیە پێی ئەوترێ چی؟ پێی ئەوترێ ماکویلا. ئەم ماکویلایە تەرکیزی بینینەکە لەسەر ئەوەیە، واتە هەر هەموو ئەوەی کە بینیتە ئەلێوەنەیە کۆ بێتەوە. لەناو ئەویشە شوێنێکی تر هەیە کە چاو ئەوەی تر تەرکیزی تیا زیادەکە و دیقەی چاوی تیا زیادەکە بۆ ئەوەی کە تۆ ئەو شتێک کە ئەتەوێ سەکەنە بینینی چاوی من 180 پلەیە کە سەیری جەنابتانەکەم یان جەنابتان سەیری منەکەن. بەڵام ئەو شوێنەی کە سەیری دەممەکە یان سەیری بینەرەکەکەیت ڕێک وەکو خۆی لەسەر ئەو شوێنەیە تەرکیز دەکات. اینجا تەرکیز دەکات چی ڕۆدا؟ لا ئیلاهی بەزە زانی سیرکەین، بەزە زانی نەزەرکەین، بەزە زانین ببینین. نازانی ئەم چاوە لە ماوەی 1 لە 1000 چرکەیەکە ئەمن ڕسمەت بۆ ئەگۆڕێ ڕێک بۆ منتاجەکە ئیجوێژێتەوە بۆ مێشک. چۆن؟ ئەزانت چی ڕۆیە لە ناو ئەم شەبەکەیە؟ یەکەم ڕووناکی کە ئەچێتە سەر پەردەی چاو ئەچێتە سەر شوێنێک لەگەڵ پرۆتینێکا کاردێکەکە پێوتێ سیس ڕەتینە 11. خوا مامۆستات لە پشتانە تێناکی تێ بگە کوڕم، بەس بەو باسەکەم بەس بۆ ئەوی کە بزانی چییە گوزەرێ. کارلێکەکە فۆتۆن و ئەمە کارلێکەکە. دوایی ئەویش لەگەڵ شتێکی ترە، لەگەڵ ڕۆدۆپسینە، دوایی ئەویش لەگەڵ ترانسدەکشنە. ئەمانە هەر هەمووی کارلێکەکەن. ئەمانە پرۆتینێکی ئاڵۆز بەکارێن. دوای ئەمە شتێکی تر دروستەکە پێوترێ GDPK. ئەمە مختصرە بۆ خۆی. دوایی کەیەکی لێ بێتەوە بێت GDP. دوایی مادەیەک و ئەنزیمێکی بۆ ئەچێ پرۆتینەکەی لێ ئەکاتەوە، مادەیەکتری لێ ئەکاتەوە. دوایی GDPM دروستە بێ. دوایی GDPM لەناو شەبەکەی چاوا کەمەکە، کە کەمی کرد ڕێژەی ئاوێنات کەمەکە. خەبتانە بێ دوکۆرەکانی زۆر لەمە تێناگەن بۆ معلوماتان. بەڵام بۆ ئەوەی کە بزانن لە ماوەیەکی کەمە تۆ بۆ ئەوەی کە 1 نقطە ببینی، 1 خاڵ ببینی، چییە گوزێرە لە ناو چاوتە؟ اینجا هەموو ئەمانە ئاوێنەکان کەمەکە. ئاوێنەکان کەمی کرد سۆدیۆم گۆڕانکاری بەسەرایە لە پەردەیەکە و چێ بۆ پەردەیەکی تر. ئەمە شەحنەیەکی کارەبایی دروستەکە. شەحنە کارەباییەکە گەوزێتەوە بۆ دەمار. دەمارەکە یا بە دەمارەکەی تەنیشتی، دەمارەکەی تەنیشتی یا بە یعنی هیچیان ملیمێک نابنم دەمارانە. بەڵام لە ناو ئەم شێبڵی چاوەی تۆیە 9 ملیۆن بۆ 1 ملیۆن شێبڵی تایە کە ئەم ڕووناکی ئاگوێزرێتەوە. هەندێ بینینمان هەیە بەس ڕەش و سپیە، هەندەکەی تر ملەوەنە بۆ ملەوەنەکە، هەندێکیان بۆ تاریکیە، هەندێکیشان بۆ ڕووناکیە، هەندێکیان لە شوێنەکە ئیشەکە. بەڵام خوای گەورە هەموو احتیاطێکی بۆ دروست کردووی. ئەم ئاوێنە کە ئەگوازێتەوە چێ بۆ مێشک ئەچێتە بەشی پشتەوەی مێشک. لێرەنەیە خوای گەورە یا لە بەشی پشتەوەی مێشک ئەچێتە بەشی منتاج، دوای چێتە بەشی شتنەوە، دوای لەگەڵ سەوتە لێکیە دەبلەجەیەکە بزانێ ئەم کەسە ئەم قسانی وایە تەواوە لا ئیلاهە ئیلا الله. 7 ملیۆن دانە دەمار تەحلیلی ئەم بینینی تۆ کات. سبحان الله لێک شوێنە، لە شوێنەکەی تریشە 7 تر هەیە، 7 ملیۆنی تر هەر هەمووی پێتەڵە کاکە ئەوەی کەسە بەرامبەرەوە وەستاوە مامۆستایەکە نەسیحەتەکە دەرسی لێ وەرگرە. سەیری ئەم دنیا و فەزا گەورەیە کە بەم دوو هەڵماتە بچکۆلەیەوە ئەم دنیای پێ ببینە، ئەم کەونە، ئەم دەشتە بەرین و فراوانە، ئەم فەزایە بەم تۆزە. بەڵێ
ترس دەداتێ فێری عیبەرتەکە هەر هەموو ئەمانە ئەبێ ڤۆڵتاژ بگۆڕێ، ئەبێ ئەمپێر بگۆڕێ، ئەبێ تەزوو دروست بێ، ئەبێ ڕسمەکە بە جوانترین شێوە بشۆرێتەوە. دوای پێ دەڵێ ئای کاک فڵان کەس وەڵاهی زانی پیر بووی، زانی پیر بووم، ئەی من ساڵی نەمووی پێش تۆم بینی، یعنی خەزنیشی کردووە بەڵێ یەکسەر میمۆرەکی لە خۆیایەتی بەراوردی ئەم دوو کامێرەیە بکەم زانم چەند جیاوازن، چەند فەرقیان هەیە، بەردەوام شەو و ڕۆژ چاوکەرەوە ماندوو نابێ، کارەبای لێ نابڕێ، ئیشەکات بینینەکەی خودیە. تۆ زانیت بەس کە چاوەکەی تۆ ئەبینی یعنی چی؟ معنای زۆر زۆرە کوڕم.